فیروسا کرونا بلاف دبه و گفی لروشا تندرستیا جیهانی دکه. کشی سیاسی العراقی بردام دبه درباری حکومتا نوده. گلیشیا پلاستیکی بویا گفک مزن لسر جینگهی. دم باشه بینرین هجاج استدین دنگ امریکا واشنطن پایتخت بخیراتنا و دکن بو برنامه نو ج کرد کانکشن. لامین شوا سلاوتان لبتو سرتای برنامج با ویروسی کرونا و دست پیدا کین. کاربردستانی ئەمریکا لێکۆڵینەوە لەسەر شیانی یەکەم حاڵەتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە نێو کۆمەلگاکاندا دەکەن لە کاتێکدا حاڵەتی زیاتر لە سەرانسەری جیهان تۆمار دەکرێت لە ناویاندا وڵاتانی ئەوروپاش. راپۆرتەکان ئاماژە بەوەش دەکەن حاڵەتەکانی ئەو ڤایرۆسە لە ئێران و کۆریای باشوور تا دێت زیاتر دەکەن. هاوکات لە ئەمریکای لاتینیش یەکەم حاڵەت تۆمار کراوە. لە ئەمریکا کەسێک دووچاری ڤایرۆسەکە بووە کەوا دیارە هیچ پەیوەندیەکی بە گەشتیاری بیانیەوە نەبووە و کاربەدەستانی تەندروستی گشتی لە کالیفۆرنیا دەڵێن لەوە ناچێت پەیوەندی بە کەسێکی توشبووشەوە هەبوو بێت. ئەمەش لە کاتێکدایە کە خەڵکێکی زۆر نیگەرانیان هەیە لەسەر ئەوەی ئەمریکا چۆن مامەڵە لەگەڵ ئەم ڤایرۆسەدا دەکات. ڕۆژی پێنجشەمە وەزیری تەندروستی و کاروباری مرۆیی ئەمریکا ئالێکس ئازەر لە کۆنگرێس ڕوبەڕووی چەندین پرسیاری سەختی یاسادانەران بووە لەسەر چۆنێتی مامەڵەکردنیان لەگەڵ ئەم ڤایرۆسە نوێیەدا. سەرۆکی ئەمریکا دۆنالد ترامپ دخوازە گومەترسییا ڤایرۆسا کۆرۆنا لەسەر بازار و ئابووریا ئەمریکا کێم بکە ji ber vê yekê wî di axaftina xwe de got got hikûmeta wî hişyar e û rewş dibin kontrolê de ye. لە دەرکەوتنێکی دەگمەندا سەرۆکی ئەمریکا داناڵد ترامپ لە ژووری ڕاگەیاندن لە کۆشکی سپی ئەمریکیەکان ئاگادار دەکاتەوە لە هەوڵەکانی حکوومەتی فیدراڵی لە دژی ڤایرۆسی کۆرۆنا. بەڕێوەبەراتیەکەی داوا دەکات 2.5 میلیۆن دۆلار لەلایەن کۆنگرێسەوە بۆ ئەو مەبەستە تەرخان بکرێت. بەهۆی هەموو ئەو کارانی ئێمە کردمان مەترسیەکی زۆر کەم لەسەر ئەمریکایەکان هەیە. ڕۆژێک پێشتر بنکەی کۆنتڕۆڵکردنی نەخۆشی CDC ئەمریکا هۆشیاریاندایە ئەمریکیەکان کە دەبێت چاوەڕێی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بکەن. ترامپ میدیاکان تۆمەتبار دەکات بەوەی زیادەڕەویان لە بڵاوکردنەوەی ڤایرۆسەکەدا کردووە، هەروەها بە دروستکردنی ترس و دڵەڕاوکێ لە ناو بازاڕی دراودا. بە ئاشکرای ئێمە دەمانوێت دڵنیا بین لەوەی کاریگەریە ئابوووریەکان کەم بکەینەوە و هەروەها لە ترسی خەڵق کەم بکەینەوە. ئەوە گرنگە. بەڵام پێم وایە بە شێوەیەکی گشتی پەیامەکە ئەوەیە ئێمە دەبێت چاوەڕێ بکەین کە لێرەدا هەندێک کەس بیگردنەوە و خۆمان بۆ ئەو حاڵەتانە ئامادە بکەین بیلەوە بکەینەوە چۆن هەنگاو بۆ کەمکردنەوەی ئەو کاریگەریانە دەنین. ژمارەی توشبان لە ئەمریکا لە دەیان کەس تێپەڕی کردووە، بەڵام چاوەڕوانی حاڵەتی زیاتر دەکرێت. تا ئێستا ئەمریکا پشکنینی بۆ کەمتر لە 500 کەس ئەنجام داوە. تەنهاوانەی کە گەشتیان کردووە بۆ چین سەرەڕای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بە جیهاندا. لە ڕاستیدا ئێمە پشکنین بۆ هەموو کەسێک دەکەین کە پێویستی بە پشکنین هەبێت. ئێمە گرفتی زۆر کەممان بەدی کردووە. دیموکراتەکان ڕخنیان لە ترامپ گرت سەبارەت بەوەی لە ئاستی مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەی کەم کردوتەوە. بەڕێوەبەرایەتەکە هیچ پلانێکی نییە. ئەوان بەردەوام لە ئاستی بەرگری ئێمەیان کەم کردوتەوە. جار لە CDC بێت یاخود ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی. زیاتر لە 80,000 حاڵەت لە سەرانسەری جیهاندا تۆمار کراوە و زیاتر لە 2700 کەسیش بە ڤایرۆسەکە مردوون. بیرۆکەکە ئەوەیە کە ئێمە بەر لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بگرین ئەشێ نەشتوانین پێم وایە پێویست دەکات ئێمە سەرنجەکانمان بگۆڕین بۆ بیرکردنەوە لەوەی کە چۆن ئەو کاریگەریە کەم بکەینەوە. چەندین ویلایەت لە ئەمریکا خۆیان بۆ خراپترین ڕەوش ئامادە کردووە، لەوانە نیویۆرک. هەروەها فەرمانڕەوای نیویۆرک ئەندریو کۆمۆ داوا دەکات حکوومەتی فیدراڵی 40 میلیۆن دۆلار زیاتر بۆ مەبەستە دابین بکات. هەروەها ئێمە داوا لە حکوومەتی فیدراڵی دەکەین تا ڕێگە بە ویلایەتەکە بدات پشکنینی خۆی ئەنجام بدات. ویلایەتەکە لقێکی پێشکەوتووی لە سیستمی تەندروستیدا هەیە و تاقیگەیەکی پێشکەوتوشی هەیە. ترامپ مایک پێنسی جێگیری سەرۆکی دەستنیشان کرد بۆ ڕێبەریکردنی هەوڵەکانی حکوومەتی فیدراڵی لە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا. پارێزگای هەڵەبجە لە هەرێمی کوردستان هەنگاوی توندی گرتوۆتە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. حکوومەت بڕیاری داوە هەموو خاڵە سنووریەکان لەگەڵ ئێراندا دابخرێت. گەل هاتنا ڤایرۆسێ کۆڕۆنێ ji بۆ عێراقê û destnîşankirina çendîn haletan xelek bi rêjeka berçav dest bi kirîna maskan kiriye û
بۆیە سەدەما wê çendê ku kargeha Elweledî li Mosulê çarçef û maskên nexweşxana durustketin niha bi awayekê berdewam ebtinê maskan amade dikin ji ber ku daxwaziyeka zor li ser heye. Herçende ev maske bi goreyî pîverên saxlemî berhingariya vayrosî naketin ji ber ku çi filterên wesa pêve nînin. براستی امنوکا کارتکین جبو درست کرنا ماسکا بگومان اوه خزمتا گشتیه و خزمتا که حالاتیانه بری اموان ماسکا درست کین مگلک کار دید کرن بله نوکا ام دامکا دریجت کین و حتی روژن به ودانی جی ام کارتکین Rêveberê giştiyê kargehên Durînê li Mosulê wesa bû dengê Amerîka diyarketin ku lê destpêka hatina vayrosê koronayê ji bo Iraqê bargiraniyeka mezin ketiye ser milên wan û niha ew bi awayekê berdewam kar dikin û çendîn demjimêrên zêde kirêkarên wan kar dikin ji bo dabînkirina maskan bû hawlatiyan. نۆکە فشارێکە مەزن لەسەر مە هەیە و داخوازی لەسەر ماسکان زۆر بووە لەومە ئەم دەمژمێرین زێدە کار دەکەین هەر ji ber سپێدێ حتا ئێڤاری کار دەکەین داکو ماسکان دابین بکەین و ئەم هاوڵاتیان دڵنیا دەکەین ku کارگەهامە دێکوژمێکی زۆر بەرهەم هینیتن سرە ڕایوێ چەندێ ku niha ev kargeha gelek kêmtir ji ewan daxwazên nûkê heyn li ser maskan. Vê kargehê daxwast hête kirin ku 2 milyon maskan dirist bikin. Dihêta zanîn ku kargeha Weledî yekemîn kargehe li Iraqê û Herêma Kurdistanê bۆ durustkirina maskan û rojane zêdetirî 30,000 maskan berhem tînît. Kawa Umer dengê Emerîka, Mosul. ئەمەش راپۆرتێک بوو لە مووسڵەوە سەبارەت بە دروستکردنی ئەو دەمامەکانەی کە لە ڤایرۆسەکە بتپارێزێ هەرچەندە وەک ئاماژەی پێدەکەن کە ئەمەش لە 100% نییە. ئێستاش دەچینە هەڵەبجە و لەوێ پەیامنێرمان فەرحان هەورامانی ئاگادارمان دەکاتەوە لە هەوڵەکانی پارێزگای هەڵەبجە بۆ کۆنتڕۆلکردنی ئەو نەخۆشیە. ئامادەکاریەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە گیراونەتە بەر ژوورێکی عملیاتی لەلایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت لە پارێزگاکەدا دروستکراوە. زیاتر لە 34 کەس خراونەتە ژێر چاودێری وردەوە کە لە ئێرانەوە گەڕاونەتەوە هەڵەبجە و لە ئۆتێل پالاس هەڵەبجە ڕاگیراون. ئێمە هەر هاوڵاتێک بنایاسایی لە کۆماری ئیسلامی ئێرانەوە بێتەوە عێراق بە تایبەتی لە مەرزە قاچاقەکانەوە ڕاستەوخۆ لە کەرنتینە داهێنرێت لە ئێستادا 34 کەسمان لەو کەرنتینەیە نیشتەجێ کردووە کە باری تەندروستی هەمویان جێگیرە. 4 هاوڵاتی ئێرانی بە ناڕەسمی هاتبوون ئەمدی و لەگەڵ برایانی ئاسایش نردومانەوە بۆ کۆماری ئیسلامی ئێران. لە هەڵەبجە مەرزی تەوێڵە و مەرزی پشتا کە دوو مەرزی سەرەکین ڕۆژانە بازرگانیان تێدا ئەنجام دەدرێت داخراون. بەڵام ئیدارەی شارەکە هێزە ئەمنیەکانی ڕاست پاردووە چاودێری سنوورەکان بکەن و لە ڕێگەی قاچاقەوە ڕێگە نەدرێت بە هاوڵاتیان بێنە ناو پارێزگاکەوە. هێشتا هیچیان نەکراوەتەوە سەبارەت بە و مەرزانشی کە هەندێک کۆڵبەری تیاکرا ئەو مەرزانش لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی حرس حدود لەگەڵ ئاسایش لەگەڵ پۆلیس لەگەڵ بەڕێوەبەری ناحیەکان و ئەنجومەنی گوندەکان ئاگادار کراون کە پێویستی بە ئیجراعاتی تند هەیەوە هەر دوێنێکی ئێمە لە کۆبوونەوەی ڕۆژانەی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا بڕیاری ئەوە درا کە هەر هاوڵاتیەک لە بەرواری کە ڕێگری کراوە لەوەی هاتوچۆی هەبێت هاتوچۆی گەشتیاری بە ڕێگهاری قاچاق. ڕێنمایی کارێکی پزیشکی لە بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی هەڵەبجە کە زیاتر لە 18 سیمیناری تایبەتی لەسەر ڤایرۆسەکە ئەنجام داوە داواکارە لە هاوڵاتیان لەبەر تەندروستی خۆیان هاوکاری تیمەکان بن.
تووشی کۆندامی هەناسەی ئینسانەکانە بێ ئینسانەکان تووشیەوەکە کە هەناسیان زیاتر تون بێت چاویان ئاوکات دەمونوتیان ئاوکات تووشی کۆکە و پشمین و کۆمەڵێ علامات و سامی سوتمی هەتا دوایی ئەم ڤایرۆسە چونکە نەقل بووە بازی داوە لە ئاژەڵەوە بڵێن لە حیواناتەوە بۆ ئینسان و لە ئینسانەکان و بۆ ئینسانەکان زۆر تەشەنە ئەسەنێ خطورەتی ئەم ڤایرۆسە لەوایە بەڵام لە هەمان کاتە هاوڵاتیانی خۆشەویست ئاگادارەکەینەوە ئەم ڤایرۆسە ترسێکی وای نیە لە چاو ئیبۆلا و پەتای بڵێن ئەنفلۆنزای باڵندە و ئەنفلۆنزای بەرازە تەنها ئەوەیە کە ئێمە چۆن ڕێو شوێن بگرینە بەر بەپێی ئەو زانیاریانەی کە دەستدەنگی ئەمریکا کەوتون بڕیاری داخستنی سەرجەم نێرگەلەخانەکان دراوە و داتاکانی چاودێری ئەو هاوڵاتیانەی کە ڕاگیراون دەگوازێتەوە بۆ حکوومەت. دوو هێڵی گەرمیش لە پارێزگاکەدا دیاری کراون بۆ ئەوەی هاوڵاتیان زانیاری لەسەر هەر کەسێک بدەن کە بە نایاسایی گەڕاوەتەوە پارێزگاکە. ژوورێکی تایبەتی چاودێری وردیش لە نەخۆشخانەی چارەسەرکردنی بریندارانی چەکی کیمیاوی بۆ هەر حاڵەتێکی نەخوازراو ئامادە کراوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. بەرپرسی پەیوەندیەکانی وەزارەتی تەندروستی ئێران ئەمڕۆهەینی دوایین ئاماری قوربانیانی ڤایرۆسی کۆرۆنای لە وڵاتەکە ڕاگەیاند و گوتی 388 حاڵەت تۆمار کراون و 34 کەسیش گیانیان لەدەستداوە. کیانوش جەهانپور ڕایگەیاند لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 143 حاڵەتی نوێ تۆمار کراوە. سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا لە ئێران بەر لەم بەرنامەیە وتوێژێکمان لەگەڵ کۆمەڵناس دکتۆر خالید تەوەکولی بنکە لە سەقز ئەنجامدا. دکتۆر خالی سەرەتا دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم وەکو دەزانین ڤایرۆسی کۆرۆنا ئێستا لە ئێراندا زۆر بڵاو بۆتەوە و یانی هەتا ئێستا بە سەدان کەس تووشی بوون و هەروەها زیاتر لە 25 کەسیش بەهۆی ئەو ڤایرۆسەوە گیانیان لەدەستداوە و هەر ئەم ڕۆژ ڕاگەیەندرا کە یەکێک لە بەناوبانگەکانی ئێرانیش بەهۆی ئەم ڤایرۆسەوە گیانی لەدەستداوە. دەکرێت پێمان بڵێ لە ئێستادا ڕەوشی ئێران چۆنە؟ زۆر ئاڵۆز و زۆر پیچیدەیە ئەو جۆرەکە لە خەبەرەکانە ئەیبینین یا لەناو خەڵکە قسە ئەبیسین وا دیارە ویرروسەکە ڕوو لە زیادبوونەوە خەڵکانێک کە گرفتاری ئەو ویرروسە بن ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەبن لە خەبەرەکانە ئەبینین بەشێک لە نوێنەرانی پارلەمان بەشێک لە خەڵکێکی یەکجار زۆر لە شارهای جۆرە و جۆر لە خۆم لە تەورێر لە ڕاشت لە کوردستان وە لە پارێزگا جۆرە و جۆرەکانی ئێران ڕۆژ بە ڕۆژ تعدادی ئەو کەسانەی کە گرفتاری ئەو ڤیرروسە بوون زۆرتر ئەبن و کەسانێک کە ئەمرن ئێمە ئەبینین لە خەبەرەکانە کە کەسەی زۆر بەناوبانگیشی تایە بۆ کەسانش کە گرفتار بوون هەروە مەسەلەن بەشێک لە مەقاماتی حکوومەتی بەشێک لە خەڵکی ئاردی وەرزشکار پەرستان هەتی جۆرە بنیامێکی تایە. بەڵێ دکتۆر ئێستا خۆت لە شاری سەقزی پێم وابێت و با بڵێن ڕەوش لە کوردستانی ئێران چۆنە لە ناوچە کوردنشینەکان هەر بە هەمان شێوەیە یان کەمترە ڤایرۆسەکە لێرە؟ لێرە زۆر نیگرانیانە وجودی هەیە ئێمە ئەبینین کە حتا لە شاری سەقز چەندین نەفەر قەرەنتینە کراون نەفەرێک دوو نەفەر گرتوویانەوە نەتیجەی ئازمایشەکەیان مثبەت بووە و نیشانی داوە کە ئەمەنیش گرفتاری ڤیرروسی کۆرۆنا بوون لە ئۆستانی کوردستانیش و پارێزگاری کوردستانیشە ئەو شتە هەر ئەبین لێ ئەو نیگەرانیانە وجودی هەیە و خەڵک نیگەرانن کە بە شێوەیەک لە شێوەکان لێرەش ڕۆژ بە ڕۆژ زیاتر بێت چۆن ئیمکاناتی باشە ئەی کاردانەوەی حکوومەت لەوێ چۆنە ئایا هاوکاریەکان چۆنە ئێستا لەوێ؟ وڵا لە وێستانەکانە بەداخەوە ئیمکانات زۆر کەمە ئەگەرچی مەسەلەن بەشی وایە جۆرە و جۆر لەوانەیە کورتەنامە بنێرن بۆیان کە ئاگاتان لە خۆتان بێ یا پەیام هەی بێداشی بنێرن کە دەست پشۆردرێت و نازانم بەم جۆرە خۆمان دوورخێن و لە ڤیرروسەکە وەلی بە شێوەیەکی ئەمەڵی ئیمکاناتێکی ئەو تۆوجودی نییە مەسەڵەن ماسک گران بووە ئەلکۆل گران بووە تەنانەت مەسەڵەن ئەو شتانەکە بۆ بە شێوەیەکی سونەتی دەریچێتی ئەو نەخۆشی لە دەرمانکە وەکو سیل وەکو زەنجەفیل و وەکو بازشتایەکی لەم شێوە ئەوانشم یا قیمەتیان زۆر گران بۆ یا دەست ناکەوێت لە دوکان و بازاڕەکان کە خەڵک چم بیسێنن و بەم شێوە خۆیان تقریبا لە ئەو ڤیرروسە دوورخەنەوە ئیمکانات نییە لە بیمارستانەکانیشە ئەو جۆرەکە شاید باید ئیمکاناتێک وجودی نییە کە خەڵک مراجعە بکەن و لەوێ خۆیان لەو ڤایرۆسە دوور بخەن. بەڵێ دکتۆر خالید تەوەکولی کۆمەڵناس دانیشتووی سەقز ئێستا زۆر سوپاس دەکەین کە بۆ ئەم دەرفەتە لەگەڵماندا بووی.
پەرلەمانە عێراقی دۆ پێنجشەممێدا نەگەشت بریارێ بۆ پەسەندکردنا حکوومەتا نو بێ سەرپەرشتیان محەممەد عەلاوی و کێشەیەن سیاسی ناپارتیان دە بەردەوام دەبێ و حکوومەتا عێراقی ژی کەتیە ئاستەنگیەکە سیاسی مەزن. پێناچێت هێشتا لایەنە سیاسی عێراقیەکان گەیشتنە ڕێکەوتنێک بۆ متمانەدان بە حکوومەتی نوێی عێراق هەرچەندە سەرۆکوەزیری ڕاستپێراو لە چەند بۆنەیەکدا داوای لە ئەنجومەنی نوێنەرانی وڵاتەکە کردووە تا بەرپرسانە ئەرچی خۆیان بەجێ بگەێنن. وهنا أدعو مجلس داوا لە پەرلەمان دەکەم لە سەرۆک و لە ئەندامانی تا دانیشتێکی نائاسایی بکەن و دەنگی متمانە بدەن بە حکوومەت. داوا لە ئەندامانی پەرلەمانەکەمان دەکەم تا خواستی خۆیان بۆ عێراقیەکان بسەلمێنن بۆ گۆڕانکاری و بۆ ئەو بەرپرسیارەتیانەی پێیان سپێردراوە. بڕیارە ڕۆژی شەممە پەرلەمان جارێکی تر کۆ بێتەوە هاوکات سەرۆکوەزیری ڕاستپێراویش ئاگاهی دەدات. ناتوانین خۆمان لە چاکسازی ڕاستەقینە دوور بخەینەوە چونکە ئێستامان وەک سەروەختی بەر لە خۆپیشاندانەکان نییە هەرچەندە خۆپیشاندانەکان ئێستا کەمتر توندن بەڵام لە هەر کاتێکا بێ دەست پێکەنەوە. لەگەڵەوەشدا کە لایەنە سیاسیەکان لەگەڵ میکانیزمەکانی کارکردنی سەرۆکوەزیری ڕاستپێراودانین و ئەمەشیان بۆ کردووە بە گرفتێکی گەورە بەڵام پێش ناچێت محەممەد عەلاوی توانی بێتی متمانەی شەقامی عێراقیش بەدەست بێنێت. سیاسیەکان دەڵێن خۆپیشاندەران عەلاویان هەڵبژاردووە بەڵام ئێمە تا ئێستاش هەر ڕەتمان کردوتەوە هەروەها تەواوی هەموو کابینەی حکوومەتەکەشی ڕەت دەکەینەوە خەڵک خۆی بڕیار دەدات و عەلاوی ڕەت دەکەینەوە و نامانەوێت. ئێمە بەردەوام دەبین لە ڕەتکردنەوەی عەلاوی و تایفەگەرایی ئامانجی سەرەکیمان هەبوونی حکوومەتێکە سەر و سەودای لەگەڵ خواستی گەنجاندا هەبێت. لە بەشێک لە شارەکانی باشووری عێراقدا خۆپیشاندەران لەگەڵ درێژەدان بە شەپۆلی ناڕزاییەکانیان ئێستا پشتیوانی خۆیشان دەردەبڕن بۆ کاندیدێکی خۆیان تا ببێتە سەرۆکوەزیری داهاتووی وڵاتەکەیان. ئێمە سەرۆکوەزیرێکی سربەخۆمان دەوێت کە هیچ پەیوەندیکی بەلایەنە سیاسیەکانەوە نەبێت وەک دکتۆر عەلا ڕکابی. دووەم داوا دەکەین وەزیرەکان لە ناو خەڵکەوە دەستنیشان بکرێن و سربەخۆش بن. لەگەڵ ئەو هەموو قەیرانە سیاسی و ئاسایشی لە عێراقدا هەن ئێستا قەیرانێکی تەندروستیش بەوەی ڤایرۆسی کۆڕۆناوە ڕووی لە وڵاتەکە کردووە وەلێ خۆپیشاندەران جەخت دەکەنەوە لەوەی هیچ شتێک نابێتە تەگەرە لە بەردەم خۆپیشاندنەکانیاندا. لە مەیدانی تەحریرەوە دەڵێن ڤایرۆسی کۆرۆنا هەبێت یان نەبێت هەرچی نەخۆشیش هەیە بیگرین ئێمە هەر سوورین و هەرگیز دەستبەرداری ڕێبازی خۆمان نابین. ئەم ڤایرۆسە کارمان تێناکات ئەوە تا هەروادێ و ژمارەمان زیاتر دەبێت هیچ شتێک کارمان تێناکات. ئێمە عێراقی زاڵ بووین بەسەر قەیرانەکانی 2006 و 2010دا لەبەرەوە ڤایرۆسەکە کارمان تێناکات. ئەگەرچی سەرۆکوەزیری ڕاستپێراو پەیمانی زۆری داوە بۆ بەرەنگاربوونەوەی هەموو جۆرەکانی گەندەڵی بەو شێوەیەی شەقامی عێراقی داوای دەکات بەڵام نازانرێت ئەگەر هاتوو حکوومەتەکەی بەڕێکەوتنی سیاسی متمانەی پێدرا لە پەرلەماندا خۆپیشاندەران وەک ڕێبەرانی پێشووی وڵاتەکە سەیری دەکەنیان نا. وەڵامی ئەم پرسیارەش دەکەوێتە سەر چۆنێتی جێبەجێکردنی پەیمانەکانی. پەنابەرên Sûriyên lê Tirkiye niha dikarin herin Ewropa piştî got hikûmeta Tirkiye rê li pêşiya wan vekiriye ev gav tê piştî kuştina 33 leşkerê Tirkiye li parêzgeha Idlibê li ser destê artêşa hikûmeta Sûriye di roja pênçemê de îro înyê bi sedan ji penaberên Sûrî berê xwedane parêzgeha Edirna li ser sînorê Yunanistanê bi hêviya got ew bigihêjin Ewropa. هەروەها di derbarê vê mijarê de û rewşa Sûriye got şer di nav Tirkiye û Rûsya û rejîma Sûriye de berdewam dibe dirêka Skype'î me xwest ku emroniyê bînin ser vê babetê bi şirovekarê siyasî Zara Salih. بله هلبت نخ بويرين دهو قومين يعني كشنا سو چار سربازين تركي براستي روش كده قناغا كدي سبارت بيوندين روسيا وتركيا ويادي ترجي او قف وزرتين اردوغان جو كريغو يعني ايرود او دماوي تواب تمام دبي بيستونه في دابيا في ما هي تواب بيجو اگر لشكرين سوريا عسكري نفقر الرجيم جهبري وتشاخيوي وشركي نودس بكلي باوريا مدام ايرو اردوغان بخوك لنجيبي كتيا سولا كتن نكاري تب بجاردل بيشاوينين يك جي روسيا دبجيت بي او
اتفاقیات سوچی پێک نانیە پابند نەبووە پێ لۆمە ئەو ئێریش بەردەوامن دڤردا ئەردۆغان نکارێ ئێریشێ بکەوێ هەمبەری رووسیادا یەکسەر لۆمە ئەوژی دراگانێن دەتبێژێ بە ئەس چەرێ ڕژیمێت کەم یادە دووە ئەگەر هات و گفتوگۆ چێبوون لەگەڵ رووسیا رووسیا و ترکیادا وێ سەر ئارامکردنێ بە یانژی کاربن دەرفەتێ بدن ji بۆ ئەو زرتên ئەردۆغان گۆکری گۆکاربێت هەندروێ ترکیدا ئەو مەسەلا لێ ji ber gelekî şerm dike goşber govî zirtkirine û nikarê pêk bêne. Belê di aliyê ser asa Sûriye dijî. Sûriye ev gavên ev êrîşa niha got dibe Rûsya wilo bi awayekî eşkere yanî piştgiriya xwe ji rejîma Sûriye re eşkere kirî û him pêşketin ji aliyê rejîma Sûriye jî diyar dibe. Got yanî Seraqib û hinek deverên gundewarên Idlibê piraniya wê xistî jêrî destê xwe de. Ev gava han ev şerê han wê guherînekê di rewşa Sûriye bike wê quwetekê hêzekê bide rejîma Sûriye got desthilata xwe vegerîne ser wan herêma û rikberî ji wê de derkeve yan jî lewaz bibe? Belê helbet ji xwe ev plana Rûsya bû yani gava Soçî û Westanan dest pê kirin plan jî ew bû ku hemû rikberiya tendira herê aliyê Idlib wana û plana didwa got ew dever bikevne bin destê rejîmê yanî Rûsya bi plana Rûsî derbas dibe û ev baweriya min da Rûsya ji bo wilo jî guh nade zirtên Erdogan û ew plana xwe berdewam bike. Baş e doktor li ser rewşa Kurda yanî Tirkiye derbasî Efrînê bûye derbasî Serêkaniyê bûye ev gefên yan jî ev fişara gol ser Tirkiye dibe ji aliyê Rûsya ve ji aliyê rejîma Sûriye ve dibe got guherînekê di rewşa Kurda cî bike yanî Tirkî bi carekê ji wê de derkeve leşkerê xwe ji wê de vekişîne yan ew ji hevdû cuda ye em bêjin mesela Idlibê û mesela Kurda ji hevdû cuda ye. Baweriya me de yanî plana Rûsî xweşik birêvet çê yanî ew devera Idlib gonha bixê bikin bir kontrola xwe da yek ji senaryoya hatiye Rûsî ewa Putin goberîn ha jî yanî ziman ew dixwaze hevpeymana Adana vegerêne gava ev hevpeymana Adana bi Tirkiye re vegerêne wê çaxî pêwîst nabe li gor vê hevpeymanê got divê Tirkî derkeve yanî 5 kilometr karê bikeve hundirwê Sûrî da ji bo mesela şerê terorê wê çaxî li gor hevpeymanên navdewletî û ew peymanan Adana divê Tirkî vegerê pişûn de yanî wê çaxî baweriya me da jî planek hinekî belkî wext bixwe Efrîn jî o deverêdî jî wê bikevne bin vê xala bandvera vê xalê da û wê çaxî ez bêjim wê Tirkî neçar bê got vê derkeve ji Sûrî yanî. Belê şirovekarê siyasî Zara Salih gelek spas bo beşdarîbûna te her şad û bextewar be. ساڵانە نزیکەی 12,000 میلیۆن پلاستیک دەخرێنە دەریاکانی جیهانەوە و ژینگە پیس دەکەن لە ئێستاشدا پرۆژەیەک بۆ پاکردنەوەی دەریاکان لە ئارادایە. لە ڕۆژێکە سڕ و سەرمایە هەیڤاشباتێ دەمژمێر 5 سپێدێ کارلس مارتن دیگەل تیما خویا کاری گەمیا خویا بناوێ بوونامارتو ji benderê Berşelona beref avên tariyên deryaya navîn da çûn. Sal bû salê karê wî zehmettir dibît û nêçîra wan kêmtir bûye. Li demê li şîna Masyan tora wî pirî gilêşê plastîkê deryayê dibît. من خستت روباری دا و گلک گلیش بخو ودگرد و قبارک زورا پلاستیکی لدروازین روباره هنه. مارتن لدیری لیون آوان نیچیرا خود کرد دا کج گلیشی دیر کوید لی افچنده پارک پتر لید چید. ام پلاستیک هشگ جدا دکین و ودگری نبو سر ارده لی پلاستیک نرم بگریکن توره ودمینن ولدما ترو پر تقم ببت گرانیا کازیده لسر توره دانتو بدرستی کار نکد و تو راماسیان ددرینت جبر گرانیا و داویدا. حکومت خوجی جبو و آریشه چارەسەریەکانی پیدا کریه. او جی ماسی کرده بنه هلا سرکی ده خباتا پاراستنا دریایانج پلاستیکان. ده دست بگه دا 1 میلیون یورو دراوه بوچه دارن لیکیتیا اوروپا و حکومتا کاتالون ده پشگیریا دهان ماسی گرن وکی مارتن کرد او چه دراوی ورنا گرن لیلشیناوه او هاری کاریاوان دکن داوی گلیش پلاستیکی پاقش بکن. دگل وان هاریکاریان او دکارن همو پیدوین خود دابین بکن وکی صندوقان و هر تشتین او پیدوی داکو بکارن سردری دگل وی کشی بکن و پاشت همان دمیده داکو لیکولینان لسرد هایبتی و صدم کرشه دریای بکن ام پهوی نکو هکی ام دوی پروژه سرکفتی بن
ew proje dibe ku li cihên din yên deryayê spî bihê dubara kirin. Li gorî amarên hikûmetê, di van 6 salên borî da rêja plastîkî ku dihêta avêtin di beravên Spanya da 65 sadê zêdetir bûye. Martin dibêjî civada masîgîran nûke di meziniya ve arîşê digihin. Antes no lo mirábamos. ji berî niha mehosa nedîtibû, me tora xwe derdxist û carek dî dihavê te avê da. Lê piştî çend salan me plastîk di nav avê da dît û her tiştek di nav avê da bit, em dertêxîn. Ev torên masîgîran rêjeyeka mezina plastîkî xirve kiriye. Nêzîkî 8 heta 12 milyon tenên plastîkî ku salane dihêne havêtin di oqyanûsên cîhanê da. Martin û civada masîgîran dixwazin ku pişkek bin ji bizavên cîhaniyên paqişkirina oqyanûsan. Bînerên hêja li vir em giştin dawiya bernama xwe her şad. Katekî xweş ez şad bin.